لە کۆنفرانسی زانستی بربەستەکانی بەردەم خوێندنی تەکنیکی و پێویستەکانی بازاڕی کار باز لە بەستنەوەی ڕاستەوخۆی خوێندنی تەکنیکی بە بازاڕی کار و دەستنیشانکردنی پێویستەکانی بازار کرا. لە وتارێکدا وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ڕایگەیاند خوێندنی تەکنیکی لە ئاستێکی دڵنیاکەرەوە نییە لە کوردستان، بۆیە داوایان کردووە پرۆژەیەکی چاکسازی لە بواری شێوەی وەرگرتن و خوێندن لە زانکۆ پۆلیتەکنیکەکان پێشکەش بکرێت با مەبەستی ڕێخستنەوەی ئەم کەرتە. لە هەرێمی کوردستان هەنگاوی بەرچاومان ناوە بۆ گەشەپێدانی خوێندنی تەکنیکی و پیشەیی، بەڵام هێشتا وا دیارە کاری زۆرترمان دەوێت. ئێمە لە هەنگاوی یەکەمدا بە دامەزراندنی 3 زانکۆی پۆلیتەکنیکی دەستمان پێکرد. دواتریش ڕێنمایی کردنەوەی پەیمانگای تەکنیکی تایبەت لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دەرکرا بۆ مەبەستی ڕەخساندنی دەرفەتی گونجاو بۆ کەرتی تایبەت. لە کۆنفرانسەکەدا تیچخرایە سەرەوەی خوێندنی تەکنیکی لەسەر تاسەری جیهان گرنگی زۆری هەیە. ئێستا هەست بە گرنگی ئەم خوێندنە دەکرێت. ئاماژە بەوەش کرا و زانکۆیانەیە گرنگی با خوێندنی تەکنیکی دەدەن لا پێشەوەی ڕیزبەندی جیهانی زانکۆکاندان. بۆیە داوا کرا کەرتی خوێندنی تەکنیکی لە کوردستان چاکسازی و ڕیفۆرمی تێدا ئەنجام بدرێت. کەرتی خوێندنی تەکنیکی لە کوردستان پێویستی بە چاکسازی و گۆڕانکاری و ڕیفۆرم هەیە بۆ ئەوەی بگونجێ لەگەڵ بازاڕی کار. بابەتی ئەم کۆنفرانسەشمان هەر لەم بارەوەیە، هەر بەو ناونیشانەیە چۆن بتوانین دەرچوانمان وا ئامادە بکەین کە لە بازاڕی کار کاریان دەستکەوێت. تەوەرە سەرچەکان یەکەمین کۆنفرانسی زانستی خوێندنی تەکنیکی کە ماوەی 2 ڕۆژ لە شاری هەولێر بەردەوام دەبێت بریتین لە کاری سربەخۆ، ڕێگاکانی وانەوتنەوە، دڵنیایی جۆری. بۆ ئەو مەبەستەش سوود لە کەسانی ئەکادیمی و پسپۆر وەرگیراوە و 30 توێژینەوە لە بوارەکانی ژمێریاری، کارگێڕی دارایی، تەکنەلۆژیا، ئینگلیزی، دڵنیایی جۆری و گەشت و گوزار دەخرێنە ڕوو گفتوگۆیان لەبارەوە دەکرێت. هەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.